هەولێری پێشەنجی خولی ئەستێرەکانی عێراق لە سەر یاریگای خۆی و لە بەردەم ڕێژەیەکی زۆری هاندەران لە یەکێک لە یاریەکانی هەفتەی حوتەم پێشوازی لە غەڕافی تازە سەرکەوتوو بۆ خولەکە کرد. هەولێر زوو فشاری خستە سەر میوانەکەی. عەلی شاخەوان تەواو نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ. ئاکۆش لە دوورەوە ویستی ئامانجەکە بپێکێت. لە خولەشی 37 شێرزۆت تیمیرۆڤی ئۆزبەکستانی بە ئەسیستی عەلی شاخەوان توانی هەولێر لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێش بخات. دوای تەنها 4 خولەک بە سوودوەرگتن لە هەڵەی مامادۆ دیارای بەرگریکاریانەی هەولێر کینگسلی کوکووی نێجیری ئەنجامەکەی بۆ غەڕافی میوان یەکسان کردەوە. لە نیوەی دۆم دووبارە خاوەن ماڵ دەستی بە فشارەکانی بۆ سەر گۆڵی میوانەکەی کردەوە. غەڕاف بێدەنگ نەبوو لە ئاست هەڕەشەکانی هەولێر و وەڵامی دەدایەوە. زەردپۆشەکانی شاری قەڵاو منارە بە چەند لێدانێکی دیکە هەوڵی پێشکەوتنەوە لە یاریەکەیان دەدا. لە بەرامبەردا کومەیل سەعەدی گۆڵپارێزی هەولێریش ڕێگای نەدەدا جارێکی دیکە تۆڕی گۆڵەکەی بەهەژێندرێت. لە کاتێکدا یاریزانانی غەڕاف چاوەڕوانی فیکەی کۆتایی ناوشیان بوون، بەڵام گوێبیستی فیکەیەکی جیاوازتر بوون، ئەویش لێدانی سزا بوو لە بەرژەوەندی هەولێر. شێرزۆت تیمیرۆڤ بە سەرکەوتووی جێبەجێ کرد و هەولێری با گۆڵی دۆم و پێشکەوتن و سەرکەوتن لە یاریەکە گەیاند. یاریزانە ئۆزبەکستانیەکە کۆی گۆڵەکانیشی گەیاندە 7 گۆڵ و چووە پێشەنجی گۆڵکاران. بەم سەرکەوتنەیانی هەولێر کۆی خاڵەکانی گەیاندە 19 خاڵ و پارێزگاری لە پێشەنجییانەکان کرد و تاکەیانەیە تووشی هیچ شکستێک نەهاتووە و غەڕافیشی تووشی یەکەم شکست لە خولەکە کرد. غەڕاف بە 12 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی حوتەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.